بەناوی ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ ماف و ئازادی بەخێراتنی هەموو ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسان و ڕەوەندی کوردی دەکەین کە ئیمڕۆ لە کاتێکی گرنگ لە ڕۆژێکی گرنگ ئامادە بوون. وتاری ڕێکخراوی حەڤەی شوبات لە یازدەهەمین ساڵیادی شەهیدێکی قەڵەم کاوە گەرمیانی، هەشتەمین ساڵیادی شەهید ڕۆژنامەنووس شکوڕێکانی هاوڕێکانی بەخێراتنی چالاکوانان و ئازادی خوازان و ئەندامانی ڕێکخراوەکەمان دەکەین. کاوە گەرمیانی ئەو ڕۆژنامەنووس و بیۆر و چاونەترسە و ترسە بوو، ئەو قەڵەمە نوکتیژە بوو، نێو دنیای میدیا بوو، لە هەر سوچێکی دەسەڵاتدا بۆنی گەندەڵی بەهاتایە بێترس و بێگوێدانە ڕێگری مەترسیەکان، بێگوێدانە ئەو ئاستەنگانەی ڕوبەڕووی دەبووەوە بە نوچێکی تیژی قەڵەمێکی پڕبە بەرەکەت دۆسیەکانی گەندەڵی بەرپرسان و مافیا زەبەلاحەکانی هەڵدەدایەوە. کاوە بە هەموو فشار و مەترسیەکانی شکاند و زیندانیکردنەکانی ڕانەگیرا. هاوشان لە کاتێکدا هەموو ئەو هێزانەی کەویستیان کامێرە و قەڵەمێکی تژڕە و بەرامبەر دەسەڵاتێکی پیشەیی کە بریتی بوو لە خیانەت و زوڵم و کوشتن و برین و نادادپەروەری، کاوە توانی جەنگی حەقبێژی بەرپا بکا و هەروەک بوو لە مەیدانی حەقبێژیدا بە دەنگێکی بڵند و دروشمێکی نەخێر بە گوێی شەمشەمە کوێرەکانی دەسەڵاتەوە داوە. هاوشان ئیمڕۆ لەم ڕۆژەدا ئەم یادە بەرز دەرخێنین بۆ هەموو گیانی شەیدانی ڕێگەی ئازادی، ڕێگەی قەڵەم، ڕێگەی نووسین کە بە نووسین و وتارەکانیان توانیوانە پەردە لە ڕووی گەندەڵ و گەندەڵکاران هەڵبماڵن. ڕێکخراوی حەڤەی شوبات وەکو ڕێکخراوێکی ئازادی خواز هاوتەری بە هەموو ئەو ڕووداوە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات توانیوێتی دەنگێکی ئازا و بوێر و چاونەترس بێ و بە هەموو هێز و توانایەکیەوە هەڵی داوە کە ئەو ڕووداوانەی ناخۆ بگوێزێتەوە بۆ دەرەوە و ڕای شەقامی کوردی و ڕای ڕەوەندی کوردی لە دەرەوە بناسێنێ. کە ئەمەش هۆکارێکی گرنگە بۆ وشاربوونەوەی تاک لەو مافەوەی هەیەە و لەو ماف و یاسایانەی کە حکومەت لێ پسراوە بەرامبەر ماف و ئازادیەکانیان، چونکە هەر تاکێک لە هەر شوێنێکدایە هەبێ بە پێی یاساکان و بە پێی یاسا دینی و سەماویەکان کە مافێکی خۆیەتی بە ئازادی تعبیرکا لە ناخی و تعبیرکا لە هەڵوێستی و تعبیرکا لەو بارەدۆخی کە تایەتی. ئەمە سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە ڕەوەندی کوردی و ڕێکخراوی حەڤەی شوبات بەهێزێکی تواناوە و بەبێ ئەوەی گوێ بداتە هیچ ترس و دڵە ڕاوچیەک و توانوێتی بە ئازایانە، بە دلێرانە، بە ڕازگۆیانە، بە بێشەرمانە پەردە لە ڕووی هەموو ئەو ڕێگریانە هەڵبماڵێ کە بەردەم بە تایبەتی بەردەم ئازادی ڕۆژنامەنووسات و ئازادی میدیایە. چکە ئێمە پێوان وایە میدیا بریتیە لە چاوی هاوڵاتی، لەبەرەوە لەوانەیە هەموو هاوڵاتیەک نەتوانێت تعبیرکا لە ڕێی خۆی، بەڵام لە چاوی زوومی کامێرەکانەوە بە ئازادیە توانێت تعبیرکا لە ئاڕاکانی خەڵک. بەواتایەکی تر میدیا و میدیاکاران تعبیرن لە ئاڕایی گشتی خەڵک و ئاڕایی ئەو کۆمەڵەی کەرێسە لە دەرەوەن کە ئەویش هۆکارێکی فاکتەرێکی سیاسی کۆمەڵایەتی بۆ کە هاتوونەتە ئێرە. و میدیا بە تایبەتی نووسین و بە تایبەتی ئەو ئازادی ڕادەربرینەی کە هەیە لە ئێستادا کە بە هەموو شکل و شێوەیەک سانسۆڕێکی لەسەرە و ئەم سانسۆرە دەنگی ئێوە ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ کەمکردنەوەی ئەم سانسۆرەکە لەسەرتانە. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە ئێوە چەند تاوەکوی ئامادە بن و تاتەن بتوانن تعبیر لە هەڵوێست و لە داکۆکی کەرک بن لە مافەکانی خۆتان. زۆر سپاسی بەڕێستانەکەین، زۆر سپاسی ئەو هاوڵاتانەکەین ڕۆ ئامادە بوون بە ناوی ڕێکخراوی حەڤەی شوباتەوە سپاس و دەستخۆشی لە بەڕێستانەکەین. سپاس.